كتاب مريم إذ انتبذت. فیستیڤاڵی مەزامیر بۆ قورئان خوێندنەوە بە بەشداری 6 قورئان خوێنی نێودەوڵەتی و لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان و دامەزراوەی مەزامیرەوە بەڕێوەچوو کە تێیدا نوێنەرانی لایەنە ئیسلامیەکان و زانایانی ئاینی و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان و هاوڵاتیانی شاری سلێمانی تێیدا بەشدار بوون. فستیڤالەکە ئەمساڵ 2 ڕۆژە، ساڵانی داهاتوو مێدەوارین کە ئەم 2 ڕۆژە زیاد بێت، شوێنەکان کە 2 شوێنە زیاد بێ. ئەم ساڵی هەوڵماندا بەڵام لەبەر قەیرانی داراوی هەندێک وەزع نەمانتوانی لە شارەکانی هەولێر و ڕانیە و گەرمیان و شوێنەکانی دیکە بیکەینەوە. پشتیوان بەخوای پەروەردگار پلانمان وایە ساڵانی داهاتوو هێڕای هەڵەبجە و سلێمانی لە هەولێر لە شوێنەکانی دیکەش هەوڵ بدەین فستیڤالەکە ئەنجام بدەین. قورئان خوێنەکان بە دەنگی خۆش و زوڵاڵ هۆڵەکەیان پڕ کردبوو لە ئاوازە دڵنشینەکانی قورئانی پیرۆز. هاوکات شیرینی و چێژی قورئان خوێندنەوەیان دەدا بە دەروون و گوێی ئامادەبووەکاندا. لەبەرەوە بۆیە لێرەوە من ڕووەکەمە حکوومەتی هەرێم و بیزات وەزارەتی ئەوقاف و لایەنە بەرپرسەکان کە ئێمە 4 دەوڵمان هەمووی مسلمانن، کوردستانی وڵاتێکی مسلمانە، وەکو چۆن چالاکیە هونەرەکان و چالاکیەکانی ترەکرێ فستیڤاڵاتی نێودەوڵەتانەکان بۆ شتەکانی ترەکرێ لە بواری هونەر و وەرزش و ئەوانە با قورئان خوێندنیش هەبێ بەردەوام کاکە، لەبەرەوە نابێت ئەمە منع بکرێ، جاری وایە منعش ئەکرێت. ئامادەبوانی فستیڤالەکە زۆر خۆشحاڵن بە گوێگرتن لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، داواش دەکەن زیاتر گرنگی بە پێگەیاندنی ئەو کەسانە بدرێت کە خوازیاری لەبەرکردن و خوێندنەوەی قورئانی پیرۆزن. ئەم فستیڤالە بە هەنگاوێکی باش ئەبینم کە ئینشاءڵڵا گرنگی بە قورئانی پیرۆز بدرێ لە ڕووی ئاوازەوە و لە ڕووی جوان خوێندنەوەوە و لە ڕووی گرنگیدان بە مانا و ئاواز و هەموو ئەو ڕەهەندانی تری قورئان. بەڵێ پێشتر من گوێبیستی قورئان بووم بە تەلەڤیزۆن ئەلەم جۆرە فستیڤاڵانە، بەڵام ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆکە گوێ لێگرم بەڕاستی هەست بە ئارامیەکەی هەستەکەی کە قورئانەکە تێکەڵ بە ناختە بێت و بە بە زیاتر ئیسفادەی لێەکەی. ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامین و تاڕادێکی باشیش متەمەسیکین بە دینەوە، سوپاس بۆ خوای گەورە لەم جەنجاڵی و لەم قەیرانانەی کە لەم ڕۆژەیە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە بە پێویستێکی زۆری ئەزانم کە نەک ساڵانە بەڵکو مانگانە بکرێت، نەک بۆ خەڵکی قورئان خوێنەوەی کە خەریکە بە قورئانەوە، بۆ خەڵکی ئاسایش بێن بەشدار بن، گوێ لێ بگرن، هەتا تام و چێژی و ئارامیە بکەن کە لە قورئانەوە دەستیانەکەوێت. فستیڤالەکە 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ڕۆژی یەکەم لە شاری سلێمانی و ڕۆژی دووەمیش دەبرێتە شاری هەڵەبجەی شەهید. قورئان خوێنەکان لە وڵاتانی میسر و پاکستان و ئێران و ڕۆژهەڵات و باشووری کوردستانەوە بەشداریان لە فستیڤالەکەدا کردووە. سەرجەمیان بڕوانامەی نێودەوڵەتی قورئان خوێندنەوەیان لە ناوەندە جیهانیەکاندا بەدەستهێناوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.